بۆیە ئەگەر بمانێ مێشکمان وا لێ بکەین زۆرترین بەرهەمی هەبێ و بە باشترین شێوە زۆر بە چالاکی کار بکە، ئەبێ حساب بۆ هەموو شتێ بکەین. ئەو کەسانی وا ئەزانن کە بۆ نمونە تەنها بە هەوڵێکی زۆر ئەتوانن بگەن بە هەموو شتێ، یان وا ئەزانن تەنها IQ بەسە. بۆ نمونە IQ ئەڵێ من IQم بەرزە، ئیتر سەدان IQ بەرز هەن کە لەم دنیاە فاشل. ئەمە کێشەیە. بۆ چونکە تەنها یەکشت بەز نییە تۆ بتانی باشترین بەرهەمت هەبێ لە بەکارهێنانی مێشک. کەواتە یەکەم خاڵی من ستایلی ژیان. ستایلی ژیان ئەگەر بتوانین ستایلی ژیانمان گرنگی پێبین، ئەو ژینگەی کە ئەمی تایە گرنگی پێبین، دەوروبەرمان کۆمپیوتەرە، دەوروبەرمان گاجێتی جۆرە و جۆرە، ئایپادە، تابلێتە، مایکە، نازانم کامێرەیە، دەوروبەرمان کتێبە، دەوروبەرمان قەڵەمە، ئەو ژینگەی تایە ئەژین، ئەو شتانی کە گوێمان لێتی. بۆ نمونە ئایا کە تۆ ئەچیتە ناو یوتیوبەکەت زۆرترین ئەو ڤیدیۆیانەیەتە سەر شاشەکەت چییە؟ کاتی ئەچیتە ئینستاگرام زۆرترین ڤیدیۆ چیەتە سەر شاشەکە؟ کاتی ئەچیتە تیکتۆک، کاتی ئەچیتە هەر شتێک لەوانە، ئەو ژینگەکەی تۆیە. ستایلی ژیان بەواتای ئەوەی کە تۆ هەستانت، خەوتنت، تەنانەت هەڵس و کەوتکردن. بۆ نمونە ئەمانەش هەموو لەگەڵ جۆری کەسایەتی تۆ جیاوازن، واتە مەرج نییە جۆرە خواردنێک لەگەڵ من زۆر باش بێت هەمان جۆر خواردن بۆ تۆش هەمان کاریگەری هەبێ. لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە، ئەوش ئەوەیە بە خۆمانی تا بدۆزینەوە. واتە ئەبێ تۆ زانستی سەردەم و ئامۆژگاریەکانم هەموو ئەو ڕێنماییانە کە وەری ئەگری بیت لە خۆتە بیدۆزیتەوە. بۆ نمونە ئایا قاوە خواردنەوە ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ وریابیتەوە؟ ئایا قاوە خواردنەوە لە تۆە ئەو وریاییە دروستەکە کە مێشکت بۆ ماوەیەکی زۆر بە باشی بەکاربێنی، یان قاوە خواردنەوە لە تۆ تووشی سەرێوشەتەکە، یان تووشی دوای سەعات 2 ساعت تووشی کەئابەتەکە؟ چونکە هەمووی احتیمالی هەیە. بۆ نمونە احتیمالی تۆ ئێستاکە قاوەیە بخۆیتەوە بۆ ماوەی نیو سەعات، مێشکت زۆر باش ئیشکا، بەڵام دوای سەعاتێک هەتا توێژینەوەکان واڵن. کەواتە ئایا ئەو قاوەی تۆی خۆی بڕەکەی چەندێ بێ ئەم کاردانەوە لاوەکیە کەمەکەیتەوە؟ بۆ نمونە خەوتن، ئەمە هەر لەسەر خاڵی ستایلی ژیان کە ئەڵێم ئەبێت لە خۆتا بیدۆزیتەوە. واتە قاعیدەیەک نییە. کێشەی مرۆڤەکان ئەوەیە هەر یەکێکمان بوونەوەرێکی تەواو ئاڵۆزین، هیچ یاسا و قەواعیدێ نییە تۆ بیەی بە خەڵک و ئیتر بەجارێ خەڵک هەمووی ڕێک بێتەوە بڵێ کاکە لێکۆڵینەوە سەلماندوویەتی تۆ ئیتر شەوان ئەبێ ئیلاوا بخەوی، بەیانیان ئەبێ ئیلاوا هەستی. کۆمەڵش هەیە تا ڕادەیەکی زۆر بەمان ئەگرێتەوە، یان کۆمەڵی ڕێنمایی هەیە ئەگەر هەر کامێکمان جێبەجێ بکەین سوودی لێ وەرەگرین، بەڵام ئەوەش ئەبێ لە خۆمانە بیدۆزینەوە. ئەمەش پێویستی بە وەکو ئەڵێ خۆناسی هەیە، پێویستی بەوە هەیە کە تۆ خۆناسی بەمانە دەرونیەکەی، تەنها بەمانە دەرونیەکەی نا، خۆناسی بەمانە جەستەیەکەشی. یعنی تۆ بۆ نمونە ئەیدۆزیتەوە کە ئەزانی کاتێک کە زەنجەبیل ئەخۆیتەوە پاش ماوەی هەستەکەی دڵت تێگەڵێ، مەعیدەت تێگە، لە کاتێکە خۆی زەنجەبیل زۆر باشە بۆ حاڵت. ئیتر تۆ دوای ئەگەڕی بە دوای ڕێژەکانیان، چونکە تەنان ئەو ڕێژێشی کە لێکۆڵینەوە دیاریەکە بۆ زۆربەی گونجاوە، یعنی بۆ زۆربەی گونجاوە ئەکرێت تۆ هەر لە یاساکە بە دەربیت.